ئێمە وەکو لقی سلێمانی سندیکای کارمەندانی تەندروستی داوامان لە لایەنە پەیوەندیدارەکان کردووە چ لە سەرۆکایەتی هەرێمی کوردستان ئەنجومەنی وەزیران پەرلەمانی کوردستان و داوامان لە وەزارەتی تەندروستی و پارێزگاری سلێمانی و ئەنجومەنی پارێزگار کردووە کە کار بکەن بۆ پاداشتکردنی پزیشکان و کارمەندانی تەندروستی و فەرمانبەرانی تەندروستی چونکە بەهۆی بڵاوبوونی پەتای ڤایرۆسی کۆرۆنا پزیشکان و کارمەندانی تەندروستی و فەرمانبەرانی ناوناوەندی تەندروستی لە ڕیزی پێشەوەن بۆ بەرگریکردن لە کۆمەڵانی خەڵکی کوردستان تاوەکو تووشی ئەم پەتایانە بن و چەندین پزیشک و کارمەندی تەندروستیش تووشی ئەم نەخۆشیە بوون و سەرباری ئەوەش هەر بەردەوامن لە خزمەتکردن بۆیە ئێمە داوا لە حکوومەتی هەرێمەکەین و لەلایەنە پەیوەندیدارەکانەکەین کە داواکاریەکانی پیشەکانی ناوناوەندی تەندروستی جێبەجێکن کە لە چوار خاڵا خۆی دەبینێتەوە یەکێک لەوە داوامان کردووە کە هەوڵ بدرێ زەوی دابەشکرێ بەسەر ئەو پزیشک و کارمەندە تەندروستیانی کە لەو ناوەندەدا کارەکەن و هەوڵ بدرێ قیدەمیان پێ بدرێ سوپاس و پێزانیان لە ئەنجومەنی وەزیرانەوە بۆ بکرێ و قیدەمیان پێ بکرێ کە لە ئەم هەوڵە لە پارێزگاکانی عێراقیش دراوە لە 6 مانگ بۆ ساڵێک قیدەمەدەن بۆ کەسانی کە لەو شوێنانە کارەکەن بۆی خزمەتەکان بە زیاتر بۆیان حساب بێ و داوامان کردووە کە ئەو کارمەندانی خۆبەخشن و پێشەنگن کە ئێستا لە شوێنێکی وەکو سەرچنار لە شوێنێکی وەکو قەزاکان یا لە شەیداسۆ کۆمەڵە کارمەندی تایە خۆبەخشن چەند ساڵێکشە خۆبەخشن و تووشی نەخۆشیەکەش بوون و هەسەر باریەوەش بەردەوامن هەخوای حکوومەت پاداشتیان کاتەوە بە دامەزراندنیان ئێمە ئەم کۆمەڵە داواکاریمان هەیە و هەر لێرەشەوە داواکەین کە موچەی ناوەندی تەندروستی بە زووی دابەشکرێ کە ئەوە مافێکی خۆمانە داوایەوە ناکەین کە وەکو پاداشتێک پێمان بدرێ بۆیە ئەو چوار خاڵی کە بۆم باس کردی وەکو پاداشتێک داواکەین حکوومەتی هەرێم بە پزیشکان و کارمەندانی تەندروستی و فەرمانبەرانی تەندروستی بدات